سلاوی خوای گەورەتان لێبێت. ئەم مۆبایلی دەبینین نوێترین مۆبایلی هواویە لە زنجیرەی نۆڤا کە مۆبایلی نۆڤا Y90. پێشەوەی بچینە نێو ڤیدیۆکە با سەرەتا ئینترۆ ببینین و دواتر لە پاکە دەرهێنانی مۆبایلەکە و پاشانیش دەچینە نێو گشت تایبەتمەندیەکان. لەگەڵمان بن. سلاوی خوای گەورەتان لێبێ. من مانسوور بڵباسم لە تێک پلەسەوە. خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ڤیدیۆیشتر لەگەڵتانی. لە ڤیدیۆ ئەمڕۆماندا باز لە نوێترین مۆبایلی هواوی دەکەین لە زنجیرەی نۆڤا کە مۆبایلی نۆڤای Y90 کە چەند ڕۆژێکی تر بە فەرمی دەگاتە بازاڕەکان و بەردەست دەبێت بۆ فرۆشتن. پێشەوەی بچینە نێو باسکردنی گشت تایبەتمەندیەکان تکایە سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن و هەروە لایک و شێری ڤیدیۆکانتان بیر نەچێت بۆی زۆرترین کەس سوودی لێ ببینێت و زەنگوڵەکەش چاڵای بکەم بۆی لە کاتی دانانی ڤیدیۆی نوێ ئاگەنامەی چەناڵەکەمان بە ئێوەی خۆشەویست بگات. سەرەتا لە دیزاینی ئەم مۆبایلەوە دەست پێ دەکەین کە مۆبایلی نۆڤای Y90 دیزاینەکەی لەلایەکانی شێوە تەختە و هەروەها لە پشتەوەشدا کۆمەڵە کامێرەیەکمان هەیە یاخود دەتوانین بڵێن سیانە کامێرەمان هەیە لەگەڵبوونی فلاشێک کە بە شێوەی بازنەی لە پشتەوەیدا کۆبۆتەوە. و کامێرای سەرەکیەکەشی 50 مێگاپیکسڵە و کە دواتر بە شێوەیەکی باشتر دێنە سەر باسکردنی تایبەتمەندیەکانی. ئەگەر بێنە سەر لاکانی مۆبایلەکە هەر چوار لای مۆبایلەکە شێوە تەختە و هواوی زۆر گرنگی بە دیزاین داوە لەم زنجیرەیەدا و وای کردووە کە مۆبایلەکە هەم چێشی سوک بێت و هەم بۆ لە ناو دەستگرتن مۆبایلێکی خۆش بێت بۆ بەکارهێنان. لە لاکانی ڕاگە لە لای ڕازڕا دەست پێ بکەین دوگمەی پاوەرمان هەیە و هەروە دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنگمان هەیە و لە بەشی سەرەوەشدا بوونی مایکێکە و هەروەها سپیکەرێکمان هەیە کە بە شێوەیەکی باریک لە سەرەوەی لە نێوان لاشە و ڕوونماکەیدا جێگیر کراوە و هەروەها دەرچەی هێدفۆنیشمان هەیە کە هێدفۆن جاک ناسراوە. لە بەشی چەپی مۆبایلەکە هیچ ئۆپشنێک یاخود هیچ دوگمەیەکمان نییە. لە بەشی ژێرەوەشدا بوونی دەرچەی سیمکارتمان هەیە و هەروەها مایکێکمان هەیە و هەروەها پاشانیش دەرچەی بارگاوی کەرەوەی تایپسیمان هەیە و هەروەها دووبارە بوونی سپیکەرێکە کە لە بەشی بنەوە لە تەنیش دەرچەی تایپسی جێگیر کراوە. هەرچی دەربارەی چارەسەرکەری ئەم مۆبایلێ چارەسەرکەری ئەم مۆبایلە دەتوانین بڵێن پێکهاتووە لە چارەسەرکەری سنابدراگۆنی سەروی ئازمامنەوەند کە ئەوش سنابدراگۆنی 680 4G 6 نانۆمەترە کە خێرایەکەی بەرز دەبێتەوە تاکو 2.4 گیگاهرتز و یەکەی ڕێخەری گرافیکی ئەدرینۆ 610. هەرچی دەربارەی بیرگە و ڕامی ئەم مۆبایلەیە بە 3 جۆر ڕام و هەروەها یەک جۆر بیرگە بەردەستە کە ئەوانیش 4 گیگابایت و 6 گیگابایت و 8 گیگابایت ڕامە لەگەڵ بیرگەی 128 گیگابایت. ئێستا ئەگەر بینە باسی سەر ڕوونمای ئەم مۆبایلە ڕوونمای ئەم مۆبایلە 6.7 ئینجە لە جۆری IPS LCD کە توانێت نوێبوونەوەی 90 هێرتزە و ڕوونیەکەشی Full HD پلەسە و چڕی پێکسلەکانیشی 391 ppi و 16.97 میلیۆن ڕەنگ لە خۆ دەگرێت. هەرچی دەربارەی نوێبوونەوەی ڕوونماکەیەتی لە نێو سیستەمەکەیدا لە بەشی ڕوونما سێ دۆخمان هەیە کە دۆخی داینامیک و های و ستانداردە. ستانداردەکە کە دۆخی ڕوونماکە لە 6 هێرتز دەهێڵێتەوە بەڵام هایەکە
کە توانای مۆبایلەکە توانای نوێبوونەوەی ڕوونمای مۆبایلەکە دەکاتن 90 هێرتز و بەم شێوەیەش ئاماژەی بۆ کردووە کە باتریێکی زیاتر خەرج دەکات کە لەسەر ئەم دۆخە بێت لەسەر دۆخی های بێت. بەڵام ئەوەی جێگەی دەستخۆشیە کۆمپانیای هواوی لە نێو ڕووکارەکەیدا دۆخێکی تری بۆمە داناوە کە ئەویش داینامیکەوە کە دۆخی ڕوونماکە لە 90 هێرتز دەهێڵێتەوە و هەروەها پارێزگاری لە وزەی مۆبایلەکەش دەکات بۆ ئەوەی کەمتر خەرج بکات کە ئەمەش دۆخێکی گرنگە کە دەتوانێت ڕوونمای مۆبایلەکە لەسەر 90 هێرتز دابنێ و بۆ شێوەیەش باتری مۆبایلەکەت کەمتر خەرج بکات و کەمتریش دابازێت و ئەمەش جێگەی دەستخۆشیە. ئەگەر سەرنج بێنە بەشی پێشەوەی مۆبایلەکە بەشی پێشەوەی مۆبایلەکە زۆرترینی ڕوونماکە داگیری کردووەوە ڕوونماکەمان شێوازێکی تەختی هەیە و لە لاکانەوە کەمترین لێواری هەیە کە ئەمەش جوانەیەکی لە ڕادەبەر دەریداوە بە مۆبایلەکە لە ڕووی پێشەوەدا. هەرچی دەربارەی کامێرای ئەم مۆبایلەیە کامێرا سەرچەکەی 50 مێگاپیکسلە کە تیرەی کرانەوەی هاوێنەکەی 1.8 کە بە کامێرای سەرەکی دادەنرێت و کامێرای دووەمیان بە ڕوونی 2 مێگاپیکسلەوە لە جۆری ماکرۆیە کە تیرەی کرانەوەی هاوێنەکەی 2.0 و کامێرای سێمیان بۆ وێنەی قوڵ بەکاردێت کە ئەوش بە ڕوونی 2 مێگاپیکسلەوە تیرەی کرانەوەی هاوێنەکەی 2.0 لە ڕووی کامێراوە ئێمە چەند وێنەیەکمان پێگرتووە و پاشان یان خودی ئێستا دێتە سەر شاشە لە ڕووی کامێراوە کامێرا سەرچەکەی دەتوانین بڵێن ئاستێکی باشی هەیە و لە ڕووی ماکرۆشەوە و هەروها لە ڕووی وێنەی قوڵ و ئەو وێنانی پێمان گرتووە تاقیکردنەوەمان لەسەر کرد ئاستێکی باشی هەیە و لە چاو نرخی هەیەی خراپ نییە. هەرچی دەربارەی کامێرا سەلفیەکەیەتی لە نێو ڕوونماکەیدا جێگیر کراوە کە ڕوونیەکەی 8 مێگاپیکسلەوە تیرەی کرانەوەکەی 2.0. هەرچی دەربارەی پاتریە مۆبایلێ پاتریە مۆبایلە بە قەبارەی 5000 میلی ئەمپێرە کە توانای بەرگایبوونەوەی هەیە بە توانای 40 وات کە دەتوانێت مۆبایلەکە لە ماوەی 30 خولێک لە 0 تاکو 150 بەرگایی بکاتەوە. ئەوەی ماوەتەوە بیڵێن فەیس ئایدەکەیەتی واتە ناسینەوەی ڕوخسار لەگەڵ پەنجەمۆرەکەی لە لای ڕاست لەسەر دوگمەی پاوەر جێگیر کراوە هەروەها ناسینەوەی ڕوخسارەکەشی لە ڕێگەی کامێرای سێلفیەوە جێگیر کراوە و دەربارەی ڕووکاری ئەم مۆبایلە پشتگیری لە ڕووکاری یاخود دەتوانین بڵێن کار بە ڕووکاری MIUI 12 کۆمپانیای هواوی دەکات کە ڕووکاریش تایبەتە بە کۆمپانیای هواوی و ئەو مۆبایلە خزمەتگوزاریەکانی گوگل لە خۆ ناگرێت بەڵام کۆمپانیای هواوی بۆ خزمەتگوزاریەکانی گوگل جێگرەوەی داناوە کەویش ئەپگەلەریە کە لە ڕێگەی ئەپگەلەریەوە دەتوانیت هەر بەرنامەیەک دوێت بە ئاسانتری شێوە داونلۆدی بکەیت یاخود ئەپدەیتی بکەیتەوە کە ئەمەش وەکو جێگرەوەی کۆمپانیای هواوی داینەوە بۆ ئەو خزمەتگوزاریانەی گوگل کە ئێستا پشتگیری لە مۆبایلەکانی هواوی ناکات و لە کاتی بەکارهێنانیشدا ڕووکاری ئەم مۆبایلە ڕووکارێکی تەواو نەرمە و لاجی تێدا نییە و دەتوانین بڵێن ڕووکارێکی تەواو جێگیرە و هیچ کێشەیەکی نییە و من یەکێکم لەوانەیە کە ڕووکاری هواویم زۆر پێ سادە و زۆر پێ جوانە و بۆ بەکارهێنانیش زۆر خۆشە بۆ بەکارهێنان و ئەمەش جیاواز دەکاتەوە لە کۆمپانیەکانی تر کە توانەکانی هواوی دەردەخات لە گرنگجیدان بە ڕووکارەکەی. ئەوەی دەمێنێتەوە نرخەکەیەتی نرخی ئەم مۆبایلە بۆ بازاڕەکانی کوردستان و بازاڕەکانی عێراق بۆ ڕامی 6 گیگابایت و بیرگەی 128 گیگابایت نرخەکەی 170 دلاری ئەمریکی دەبێت و بۆ ڕامی 8 گیگابایت و بیرگەی 128 گیگابایت نرخەکەی 199 دلاری ئەمریکی دەبێت. ئەوەی جێگەی دڵخۆشی کۆمپانیای هواوی دیارێکی تەرخان کردو بۆ کەسانی کە بە ناوی تێکپڵسەوە سەردانی فرۆشگا فەرمیەکانی کۆمپانیای هواوی دەکەن کە لە کاتی کڕینی ئەم مۆبایلە دەتوانن دوو دیاری بە ناوی تێکپڵسەوە وەربگرن کە ئەوانش جانتایەکە و هەروەها هێدسێتێکە کە ئی کۆمپانیای هواویەوە بە دیاری لەگەڵ ئەم مۆبایلەی دەدات و بیرتان نەچێت دەبێت بە ناوی تێکپڵسەوە بچن ئەگەرنا دیاریەکانتان پێ نادرێت. پێشەوەی کۆتایی بە ڤیدیۆکە بێنیت کە سبسکرایبی چەناڵەکە مام بکەن و لایکی ڤیدیۆکان مام بکەن و شەیری بکەن بۆ زۆرترین کە سوودی لێ ببینێت و زەنگوڵەکەش چالاک بکەن بۆ ئەوەی لە کاتی دانانی ڤیدیۆی نوێ ئاگانامە چەناڵەکەمان بەوەی خۆشەویست بگات. تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.